کەسێرەکە ناڵێن تا تۆیە بەس ئیش بۆ پیاو ناکەین. سڵاو لێ بێ سڵاو لە تۆش بێت. چیەکەی تۆ لێرە؟ من لێرە هاتووم نەخشی کوردەواریانە و بیانیانە بۆ خانمەکانەکەم. ئەمەی دەسێ؟ بەڵێ. ئەمە چۆنێکی ئەم شتە؟ ئەمە بەم تیوبانە ئەیکەین ڕەنگمان هەیە خانمان خواستێکی زۆر زۆریان لەسەر هەیە خەنەی کوردیە هەنێکیان بیانیە بەکاریە هێنین ئەیتر بەپێ خواستی خانمەکەیە. ئەمە چەندێکە بێنێتەوە؟ ئەمە جۆری خەنەکە کەوتووە ئێستا لە وڵاتی هیندستانەوە بۆمانێت ئەمە زیاتر لە هەفتەیەک ئەمێنێتەوە بەڵام بۆمانەهێنن لە سعودیە و دووبەی ئەمانە کەمتر ئەمێنێتەوە کاتەکە. من بیری نییە ساڵان کە ئافرەتان خەنیان هەیە لە سەریا دەستیشان خەناوی ئەبوو بە دوو هەفتە پێوەی ئەمایەوە. بەڵێ ئاخر ئەوە کاتێکی زۆر پێوەی ئەمێنێتەوە وایە شەو تا بەیانی ئەمان گرتە دەستمان لایلۆنمان تێ پێچا لەگەڵ پەڕۆ لە ژێریا تا بەیانی نزیکی 8 بۆ 12 کاتژمێر پێوەی بوو. طبعا ئەو پێستا ئەو خەناوە ئەخواتەوە هەڵێمژێت ئیتر ئەمێنێتەوە لەسەری هەتا بڵێن دوو هەفتە بۆ مانگێکیش ئەمێنێتەوە و بەرەبەرە کاڵە بێتەوە. پیاوان داوای ناکەن؟ کەسێرەکە ناڵێن تا تۆیە بەس ئیش بۆ پیاو ناکەین. ئیش بۆ پیاو ناکەن ئەو شادە حەقوراو دەرچووی بۆچی کردو لێرە؟ باشە ئەمە کاتی زۆر ئەوێ کەمی ئەوێ چۆنە؟ بۆ نەخشاندنەکەیم کاتێکی کەمیەوە بۆ من مانەوەکەی ئێستا ئەمەی ئەندەستی خاتونە هەفتەیەک ئەمێنێتەوە. بەڵێ ئەم ڕەنگەش خواستێکی زۆری لەسەرە. 10 دقە چارێکێک گوشکە بێتەوە. دوای ئەوە توێژاڵێک لێ بێتەوە بۆی لە فیستیڤاڵ و شتەکانە ئەو بەردەست نیە زۆر دەسام شەوە توێژاڵەکە لێکەنەوە تەواو. باشە لێرە کەتەلۆگیشی داناوە؟ بەڵێ. بەرانیش تەڕی کردو. بەران تەڕی کردو بارانەکەت خوا باباری ئەوە چاوەڕێمان کرد. سواز بەخوا بەرانیش باری. کاتی زۆر ئەچی ئەو نەخشانە؟ بۆ من پێی نەخشەکە کەوتو ئێستا نەخشی بچووک و ناسکورد هەیە کەمیەوێت هەیە نەخشی پڕەکات دەستەکە هەموویان نەخشێنێت کاتی ئەوێت چارەکە نی سعاتێکێت هەیە 2 دقە بۆ 5 دقەی ئەوێت. ئەوانە بیکەم دەستی بە 1000 ناکەم. وەڵڵاهی جا ئێمە هەرزانترێکین. هەرزانترێکە دیەوە. بەڵێ. هیچ نەخشەی تایە تایبەت بێ بە سلێمانی؟ بەڵێ نەخشە کوردەواریەکان کە پێم ئەوترێت داق دەستی ئەم خاتونە زیاتر دقا ئەمە نیشانەی خۆرە ئەمە هەموو نیشانەکانە کوردەوارین بەڵێ لامانە داوایەکەن زۆر زۆریش زیاتر لە فیستیڤاڵەکە. تۆ چۆن بۆم ئەم دەقانە و هەڵبژارد؟ وڵی حەزم لێ زۆر تاتۆ حرامە ئیتر بۆ یکین ینی تاتۆکە و نەکردو بە خەنەکەیکەی؟ بەڵێ بەڵێ زوو تازەکەیتەوە؟ ڕۆڵە ئەمە ئێستا تۆزای پێشەوەی کردم حاولم نەکرد سڕیم چۆکە سار بوو دەستم خەریوە تەزی کوردی لە بەکردو یادی سلێمانیشە چ شتێکی ئەم شارە و بەلاوە جوانە چ شتێکی ئەم شارە بەلاوە تایبەتە؟ من خۆم لەم شارە جوانە لەدایک بووم سەلامت بیاخوا هەموو شتێکی بەلامەوە جوانە هەموو شتێکی هیچ شتێکی نییە بڵێن وەڵا ئەمە باش نییە یان خۆش نییە ناشیرینە بۆیە هەموو شتێکی تایبەتە. خۆش دروستەکەن؟ مەکو خۆم من با خۆم باسی خۆم نەکەم لەو بپرسە. خواردنەکانی خۆشە؟ عجیبە عجیبە. چی زۆر خۆش دروستەکە؟ دایکم دەساوی ئەم تایبەتە. چی دوێ ئەم؟ ئەمە خوشکی گەورەمە. چی زۆر تایبەتە چ شتێکی؟ بریانی عجیبە تاکە تاک ئەی یا براق و سەر و بیا کوفتەکەی هەمووی تایبەتە بەس بریانەکەی زۆر زۆر تایبەتە. گەنجی ئێستا زیاتر حەزی لە بریانی و فاسۆلیایە تاکو بڵێن سەر و پێ و کفتە و شفتە وکو بۆ ئەمانە. من نازانم بۆچ فیستیڤاڵێک و پڕە لە بریانی و سەر و پێ و یەشیوە قاپێکەوە دەرەچێ و ئەو نازای تۆزی نامێنێ خەڵک ئەمەی حەز لێیە؟ زۆر زۆر خواردن بە دەرەجەیەک لە فیستیڤاڵەکانە سەرفیاتی هەیە و ئەڕوات حەزەکەن دەساوی تازە تاقیکەنەوە زیاتر ئەوەیە ئەنجاکەین ئەژگەڕێن برسیانە بێت بۆیە حەزیان لێتی. جوشەی سلێمانی و بەلاوە جوانە بێجگە لە بەساقەوە بم. واللهی من کە پێم بەڵێن باوانەکەم بەلامەوە زۆر زۆر خۆشە. باوانەکەم. ئەی تۆ؟ دوێنێ لیان پرسی وتم بەساقەوە بم هەرەوەتم بێجگە لە بەساقەوە بم. وەڵی نازانم هەرەوەی وتی باوانەکەم. دێوە دەسەی تۆکە دەسەی خوشی گەورەیە کاتە دەستا خۆش بێ. سەلام.